سعودیەکان تۆپی پێداگیر دەکەن و بەنیازی گواستنەوەی ئەستێرەکان و بچووکردنەوەی یانە ئەوروپیەکانن. خولی سعودیا لە وەرزی ڕابردوودا شۆڕشێکی گەورەیان دەست پێکرد بە گواستنەوەی دەیان ئەستێرەی گەورە لە یانەکانی ئەوروپاوە کە دیارترینیان کریستیان ڕۆناڵدۆ و نەیمار و مانێ بوون. لە ئێستادا سندوقی وەبەرهێنانی سعودیا پلانی گەورەی داناوە بۆ وەرزی داهاتوو دەیانەوێت بە گواستنەوەی چەند ئەستێرێکی تری یانە گەورەکانی ئەوروپا دووبارە سەرنجی تەواوی جیهان بەلای خۆیاندا ڕابکێشن. یانەکانی خولی ئەو وڵاتە بەنیازن گرێباز لەگەڵ ئەستێرەیەکی گەورەی تۆپی پێ ئەمزا بکەن لە هاوینی داهاتوودا کە هەمان کاردانەوەی چوونی ڕۆناڵدۆ بۆ یانەی نەسری هەبێت. لە ئێستاشدا سندوقی وەبەرهێنانی سعودیا لیستێکیان ئامادە کردووە لە 12 یاریزان پێک دێت و دەیانەوێت دووبارە تەواوی چاوەکانی جیهان بخەنە سەر خۆیان. بەپێی ئەو پلانەی ئێستا دەڕێژراوە یانەکانی سعودیا بەنیازن گواستنەوەی 9 یاریزانی خولی ئینگلتەرا کە بریتین لە یاریزانان محەممەد سەلاح بە بڕی 65 ملیۆن یۆرۆ، ڤێرجیل ڤان دایک بە نرخی 32 ملیۆن یۆرۆ، هەروەها ئەلینسۆن بێکەر کە نرخی 32 ملیۆن یۆرۆیە لە یانەی لیڤەرپولەوە. هەروەها چاویان لە چەند یاریزانێکی مانچستەر یونایتدە کە ئەوانیش پێکاتون لە برۆنۆ فێرناندز بە نرخی 70 ملیۆن یۆرۆ، ڕافایل ڤاران کە نرخەکەی 25 ملیۆن یۆرۆیە و کاسەمیرۆ کە نرخەکەی بە 30 ملیۆن یۆرۆ دەخەملێنرێت. جگە لەوانەش خواستی گواستنەوەی هەریەکە لە یاریزانان پێرا و کیڤن دی بڕۆین و بەرنادۆ سێلڤایان هەیە کە نرخەکانیان لە نێوان 20 ملیۆن یۆرۆ هەتا 80 ملیۆن یۆرۆ دەخەملێنرێت. یانەکانی سعودیا لە هەوڵی بەردەوامیشدان بۆ گواستنەوەی 3 یاریزانی بەرشەلۆنا کە ئەوانیش بریتین لە ڕافینیای بەرازیلی کە نرخەکەی 50 ملیۆن یۆرۆیە، ڕۆبێرت لیڤاندۆسکی هێرشبەری یانەکە بە نرخی 20 ملیۆن یۆرۆ و تێر شتێگنی ئەڵمانی کە تێکی گواستنەوەی بۆ هەر یانەیەک بە 30 ملیۆن یۆرۆ دەخەملێنرێت. لە ئێستادا بەهای ئەو یاریزانانە لە ڕاداری یانەکانی خولی سعودیەدان بۆ هاوینی داهاتوو 9 میلیارد یۆرۆ تێپەڕاندووە و بە دیاریکراوی بریتیە لە 514 ملیۆن یۆرۆ. بەهای بازاری یاریزانەکان کە لە خولەکەشدان و یاری تێدا دەکەن 970 ملیۆن دۆلارە. لە ڕیزبەندی چوارەمی گرانبەترین خولەکانن لە گواستنەوەی هاوینەدا پاش خولەکانی ئینگلتەرا و فەڕەنسا و ئیتاڵیا.